وڵە کەمێک لەمە بەڕێوەڕسمی خولی ڕاهێنانی گەنجان لە شاری هەولێر بەڕێوە چوو کاتەیەدا 4200 قوتابی هەرێمی کوردستان و گەنجانی تاراوگا تیایدا بەشدار بوون لەگەڵ قەتەر فاوندیشن و ناوەندی دەستپێشخەری و پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لێک تێگەشتنێک لەم بارەوە واژۆکرا. بەڵام دیدگای حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ بەهێزکردنی تواناکانی گەنجان و گرنگیدان بە گەنجان لە هەرێمی کوردستان چێت تا چەندەم پرۆژانە توانیوەتی متمانەی گەنجان بە حکوومەت بەهێزتر بکات. لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم هەر لە شوێنی بەرەوچوونی کۆنفرانسەکە لە هەولێرەوە بەڕێز پێشەوا هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمە بەڕێز هەورامانی سپاسکە لەگەڵ کوردستان 24 بە دیاریکراوی دیدگای سەرۆکوەزیران مەسرور بارزانی هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەهێزکردنی توانای گەنجان چی ئەم دوایانش لەگەڵ گەنجان کۆبوونەوەیکی گرنگی هەبوو بەڵێنی پێدان کە پاڵپشتیان بێت لە هەموو بوارەکاندا. بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێستان. بێگومان ئەوەی کە ئێمە بەدیەکەین لە ڕۆیای جەنابیان ئەوەیە کە بە قسەنا بەکردار لەگەڵ گەنجانە و لەو کار و چالاکی و لەو پرۆژانەی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستانە بەدیەکرێن گەنج بەشێکی سەرەکیە لە ناو ئەژەندای حکوومەتی هەرێمی کوردستاندا و لە نێو ڕۆیای جەنابی سەرۆکوەزیران بۆ داهاتووی هەرێمی کوردستان لە چەندین پرۆژەی بازرگانی بچووکەوە پاڵپشتی گەنجان کراوە لە پێگەیاندنی گەنجان لە کۆنفرانسی هاوشێوە کە گەڕانەوەی ئومێد بۆ گەنج و دیسان بیرخستنەوەی گەنج کە هەرێمی کوردستان ئەم وڵاتە بە کۆمەڵێک سەختی و ناڕەحەتی و هەروەها مێژوویەکی هەیە لە قوربانیدانە بێ گەنجەکانی ئێمە ئەمەیان بەبییر بێ دەبێت جارێکی دیکە بەبیریان بخەینەوە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕیارەکانیدا لەو بڕیارانەی کە لە وەزارەتەکانەوە دەرەچن بەفعلی پاڵپشتی گەنجانی کردووە. ئێوە ئاگادار بوون پێش ماوەیەک بڕیارەکە بوو لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو شوێنانەی کە لە هەرێمی کوردستاندا ڕێژەی گەنج بە کەمیتیانە کارەکات ئەبێدەم سیاسەتی خۆیان بگۆڕنەوە بە تایبەت خواردنگە و ڕێستۆرانت و هۆتێل و چێشتخانەکان و کارگەکان ئەبێ ڕێژەی گەنجی خۆماڵی کە تایە کارەکات ڕێژەکەی لەسەر و 170ەوە بێت. بۆیە ئەمە باوەڕێکی تەواوی بەڕێز جەنابی سەرۆکوەزیرانە بەوەی کە گەنج ئەبێت ڕۆڵی پێ بدرێت و لە ناو داهاتووی هەرێمی کوردستاندا پێگەی هەبێت و ئێمە بە خۆشحاڵیەوە ئێڵێن کۆمەڵگەی هەرێمی کوردستان کۆمەڵگەیەکی گەنجە و ڕێژەی گەنجان لە هەموو توێژەکانی دیکە زیاترە. بۆیە ڕۆیا و بەرنامە و خەونی بەڕێز سەرۆکوەزیرانەوەیە گەنجان خۆیان لە وڵاتەدا ببینەوە و بەشێک بن لە بنیادنان و دروستکردنی داهاتووی هەرێمی کوردستان. بەڕێز هەورامانی پاڵپشتیکردنی گەنجان پەروەردەکردن و بەهێزکردنی تواناکانیان تا چەندە کاریگەرە لەسەر نەهێشتنی ئەو هەوڵانەی کە بەردەوام هەوڵی ئەوە دەدەن گەنجان لە کۆمەڵگەدا ببڕن بەهاکان لە نێو گەنجان کەم بکەنەوە هەستی نیشتمان پەروەری و نیشتمان خۆشەویستی لە نێو گەنجاندا کەم بکەنەوە مە تا چەند متمانەی گەنجان بە حکوومەت بەهێزتر دەکات. باوەڕکە خەتەرێکی زۆر گەورە لەسەر گەنجی ئێمە لەسەر داهاتووی ئێمە لە ڕێگەی بێهیواکردنی گەنجەکانمان لە ڕێگەی ڕوخاندنیان لە ڕێگەی ئەوەی کە هیچ ئومێد و هیوایەکیان بە وڵاتە نەمێنێت ماکینەیەکی زۆر گەورەی میدیایی کە پارەیەکی چاکی بۆ خەرجەکرێت بڕێکی زۆر پارەی بۆ خەرجەکرێت بۆ بێهیواکردنی گەنجەکانی هەرێمی کوردستان لە نێو گۆڕەپانی هەرێمی کوردستاندا وجودی هەیە و ئێمە بەتەنهانین وەکو کاک پێشەوە لە قسەکانی ئاماژەی پێکرێمە بەتەنهانین لە هەرێمی کوردستان کە ئەمانەوێت گەنج خەونی هەبێ هیوای هەبێت و باوەڕی بە ئایندە هەبێت. لە بەرامبەر ئەمەدا ماکینەیەکی زۆر گەورەی میدیایی هەیە هەوڵێکی چ سیاسی ناوخۆی دەرەکی هەیە بۆی کە گەنج پێ هیوا بکرێت و ئەم هەوڵەش بۆ ئەوەیە کە ئەزانرێت لە هەر وڵاتێکدا گەنج پڕبڕی پشتە گەنج کۆڵەکەی بەهێزی کۆمەڵگەیە بیانەوێت کە کۆمەڵگەیەک بڕوخێنە نەبێت ئەم توێژە بێ هیوا بکەنە بێ ئەم بەشەی باڵەخانەیەکی گەورەیان کۆشکێکی گەورە بڕوخێنی پایە گەورەکەی بڕوخێنی پایەی باڵەخانەیەکی گەورە گەنجە لە هەرێمی کوردستاندا بۆ یانوێت بیڕوخێنن بۆی بە تەواوی کۆشکەکە بڕوخێنن. بۆیە ئێمە لە بەرامبەر ئەمەدا ئاوەستینەوە و چ لە ڕێگەی پێگەیاندن چ لە ڕێگەی وەکوتم بیرخستنەوەی
ئەو شۆڕش و قوربانیدان و ناڕەحەتی و ئەو سەختیانەی کە سوکاری ئێمە پێش ئێمە پێ تێپەڕیوی نەبێت ئێمە لە بەرچاومان بێت و بزانین کە ئەمەی کە هەیە ئاسان بەدەست نەهاتووە و ئێستاش هەتاوەکو ئێستاش هەوڵی ڕوخاندن و هەوڵی لە ناوبردنیە درێت بۆیە زۆر بەوازەحی ئەبێ لە بەرچاومان بێت ئێمە خۆمان نەتوانین داهاتوویەکی باشتر و وڵاتێکی بەهێزتر سەقامگیر ئارام چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە گەنج دەتوانێت داینەمەوەی ئەم گۆڕانکاریانە بێت بۆیە جەختی ینی تەرکیزی بەڕێز سەرۆک وەزیران تەرکیزی جەنابیان و پەیامی جەنابیان بۆ گەنجانەوەی کوردستان لەسەر و هەموو شتێکەوە ئاڵای کوردستان پیرۆزیەکانی کوردستان لەسەر و هەموو شتێکەوە ئینتیما بۆ نیشتیمان و خاک وڵات لەسەر و هەموو شتێکەوە ئێمە بێ ئینتیما بگەڕێنینەوە و ئەبێت باوەڕی پتە و دروست بکەینەوە بۆ گەنجەکانمان کە وڵاتی خۆیان خۆش بێت و نیشتیمانی خۆیان خۆش بێت و نیشتیمان و وڵات و ئاڵا و خاکی هەرێمی کوردستان لەسەر و هەموو شتێکی دیکەوەیەوە ئەمانە پیرۆزی ئێمە و ئەبێ دەستیان پێوە بگرین بیان پارێزی باشە بەڕێز پێشەوە لە دوایین کۆبوونەوەی لەگەڵ چین و توێژەکانی سلێمانی جەنابی سەرۆک وەزیران بە گەنجانی وت کە لە کوردستان بمێننەوە و لێرە دەرفەتی کارتان بۆ دەڕەخسێنرێت لە کابینی نوێمی حکوومەت یاریمی کوردستان چەندە پرۆژە چاکسازیەکان هەوڵی ئەوەی داوە کە ئەو ژینگەیە بۆ گەنجان بڕەخسێنێت کە لە ناوخۆی کوردستاندا دەستی کاریان هەبێت بۆ نمونە لە بەشێک لە پرۆژە گەورەکان دەستی کاری بیانی کەمتر کرایەوە بۆ کە دەستی کاری ناوخۆی بتوانێت ئەم دەرفەتە بە گەنجان بدات ئایا پلان و پرۆژەی لەو شێوەیە لە بەردەستا هەیە؟ بەڵێ بێگومان جەنابی سەرۆک وەزیران وەکو وتم باوەڕی بەوە نییە کە شتەکان بە شێوەیەکی کاتی چارەسەر بکات و باوەڕی بەوەیە کە ئەبێت ئێمە بە پرۆژەی استراتیژی و گەورە و گرنگ لە هەموو سێکتەرەکانە بتوانین هەلی کار دروست بکەین کە بێگومان ئامانجی خۆی پێکاوە بەدەیان هەزار هەلی کار هەیە ئێستا بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەت یاریمی کوردستان ئاماژەی بۆ کرد کە ئێمە ساڵانە 100,000 ڤیزەی کارە دەین بە خەڵکی کرێکار یان خەڵکی ئەوانەی کە دەیانوێت بێن لە هەرێمی کوردستان کار بکەن لە هەموو بوارەکانە ئەگەر تۆ 100,000 کەس لە دەرەوە بێنی کەواتە ئەتوانی ئەگەر ئیستثماری گەنجی خۆت بکەی و بتانی هیوایەک بۆ گەنجی خۆت دروست بکەیتەوە بە ئەم 100,000 کەسە بە 70,000 گەنجی خۆت بێت با 30,000 لە دەرەوە بێتە ئێرە کار بکات یعنی ئەمە بەڕاستی ئامارێکی بۆ منیش تازە بوو کە 100,000 ڤیزەی هەلی کار ساڵانە لە هەرێمی کوردستان ئەدرێت ئەو کەسانەی کە لە دەرەوە دێن و دەیانەوێت کار بکەن بەڕێز سەرۆک وەزیران بە پرۆژە گەورە و استراتیژیەکانی بواری کشت و کاڵ و بەرهێنان پرۆژە ئاویەکان و پاڵپشتیکردنی بزنسی بچووک لە هەموو شارەکانی کوردستان و پرۆژەی پێدانی قەرزی بچووک بە گەنجان بلوم کە پێش ماوەیەک جەنابیان ڕایگەیاند من ئێستا بە دەقیقی ینی ئامارێکی وان پێ نییە بەزەگەر ینی بژمێرین کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندە کاری کردو بۆی هەلی کار بڕەخسێنێ بۆ گەنجان بێگومان نتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر بەرزە چونکە پرۆژەکان دیار و لە بەرچاون لە هەندێک پرۆژەدا 1000 هەلی کار ڕەخساوە لە هەندێک پرۆژەدا 500 هەلی کار ڕەخساوە لە هەندێک پرۆژەدا 300 و 400 و 200 هەندێکیان خواردتر هەلی کار لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ڕەخساوە کە ئەگەر هەمووی پێکەوە وەربگرین ڕێژەیەکی بەرزەکات ئەمە باوەڕی بەڕێزیانە کە گەنج چاوی لە دەست و توانا و هیممەت و بازووی خۆی بێت و بتوانێت مەرج نییە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو فراغەکانی کارکردن لە ڕێگەی دامەزراندنەوە پڕ بکاتەوە بێ ئێمە بتوانین کەشێک دروستکەین کە هەلی کار ئەوەندە زۆر بێت گەنج بیر لەوە بکاتەوە لە کەرتی تایبەت خۆی بدۆزێتەوە لە هەر سێکتەرێکدا کە خوێندوێتی کە ئەزمموی تیاپەیا کردووە کە شارەزایی تیا هەیە بتوانێت لەو سێکتەرەدا خزمەت بکات بێگومان ئەمە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێت کە ئەبێ بە تەواوی ئەم مەجالە بۆ گەنجانی هەرێمی کوردستان بڕەخسێنێت و دڵخۆشم بەوەی کە بەڕێز سەرۆک وەزیران باوەڕی تەواوی بە گەنجەی لە ناو سیاسەتدا لە ناو بزنسدا لە ناو پرۆسەی بنیادنان و دروستکردنی هەرێمی کوردستاندا لە پێگە هەستیارەکاندا باوەڕی بەوە هەیە کە گەنج دەتوانێت گۆڕانکاری دروست بکات و وجودی گەنج بە زەڕورەت دەزانێت بۆیە دڵخۆشین بەوەی کە گەنجانی هەرێمی کوردستان هەرچەندە سەختی و ناڕەحەتی و هەروەها دۆخی قورسیش بینرابێت بێگومان ئەگەر ئێمە پێکەوە هەمومان بتوانین یەک بگرین ئیش بکەین وە کوردستان لەسەر و هەموو شتێکەوە بۆ ئێمە
ئەتوانین ئایندەیەکی گەشت بۆ هەرێمی کوردستان دروست بکەین. باشە بەڕێز هەورامانی کۆیان بابەتە گرنگانەی کە جەنابەت باست کرد لە سەرەتاش ئاماژەت پێکرد هەندێک هەوڵ و دەستی دەرەکی هەیە ئەیانەوەی ڕۆیای گەنجان بەرامبەر بە هەرێمی کوردستان بشێوێنن یا بە جۆرێک ئەو گەنجانە لە کۆمەڵگەدا ببڕن، بەڵام ئەمە پێویستی بە سیستمێکی پەروەردەی ڕێکە بۆی کە ئەم پەروەردەیە بچێتە نێو خێزانەکان و نێو کۆمەلگەوە گەنجانیشەوە ئەتەکێتی چۆنیەتی مامەڵەکردن وەروەها بەرزکردنەوەی ئەم هەستە لەلایەنی پەروەردەیەوە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن کاری لەسەر ئەم بابەتە کردووە؟ ئەم پرۆژەی کە ئەمڕۆ 4200 گەنجتیایە دەرچوون نزیکەی چەند مانگێکە لە بواری پەروەردە وانەیان پێ ئەدرێت و بێگومان پرۆژەیەکی لەم شێوەیە پاڵپشتی تەواوی جەنابی سەرۆک وەزیرانی لەسەر بووە کە ئۆفیسی دەست پێشخەری پەیوەندیەکان پێی هەستاوە سەپۆرت و پاڵپشتیەکەی بەڕێز سەرۆک وەزیران لە پشتیەوە بوو، بۆیە وەکو وتم بەڕێزیان بە قسەنا بە کردار لەگەڵ گەنجەوە پاڵپشتی گەنجەکات و ئەم 4200 گەنجەش کە ئەمڕۆ لێرە لە چەندین بوارە کاریان لەسەر کراوە و لە بواری پەروەردەی لە بواری ڕێنیشاندانی خودناسی و هەروەها چۆنیەتی دۆزینەوەی خۆیان لە ناو بازاردا بۆی بزان لە چ مەجالێکە توانایان هەیە کار بکەن لە چەندین بواردا ئەمانە خولێکی دوور و درێژیان پێدراوە و ئەمڕۆ خولەکەیان تەواو بوو و ڕێکەوتنێکیش کراوە لەگەڵ قەتەر فاوندیشن بۆی کە بۆ داهاتوو بە حەجمێکی گەورەتر بە ینی بڕێکی فراوانتر گەنجانی هەرێمی کوردستان بە ژمارەیەکی بەرزتر بەشداری ئەم پرۆژانە بکەن کە کاریگەریکی گەورە و باشیان هەیە لە ژوورەوە حەماسێکی زۆری ئەو گەنجانەمان بینی و حەزێکی زۆری ئەوانمان بینی کە هیوایان هەیە و دڵخۆشن و پێیان وایە کە لە وڵاتەدا شوێنێک بۆ ئەوان هەیەەوە دەتوانن شوێنەکەی خۆیان بدۆزنەوە گەر بە سەختی و ناڕەحەتی شاتێ بپەڕن قۆناغەکانی داهاتووی ئەم خولانە فراوانترە بنوە بە پاڵپشتی بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ئەچینە ینی مەرحەلەیەکەوە کە ئەبێت زۆربەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان حتا دەستمان بگاتە گوندەکانی ڕۆڵمان هەبێت لە پەرەپێدانی توانەکانی گەنجان لە پاڵ ئەمەشدا بیرخستنەوەی قوربانیدان و خەبات و شۆڕش و ناڕەحەتیەکانی خەڵکی هەرێمی کوردستان و بیرخستنەوەی ئەوەی کە ئێمە نەتەوەین و وەکو نەتەوەیەک حەق و مافمان لەسەر خاکەکەی خۆمان زیاترە لەوەی کە ئێمە تەنها چاوەڕێی ئەوە بین حکوومەتی فیدراڵ موچەیەک بە ئێمە بدات یان نەدات. ئێمە لە ناو عێراقی فیدراڵدا مافەکانمان هێشتا بەشێکی زۆریان بەدەست نەهاتوون و ئەبێت بیری گەنجەکانمان بخەینەوە کە ئێمە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هەیە کە ئەم ناوچانە بە دۆخێکی سەخت و ناڕەحەتا تێپەڕیون و گەنجەکانیان لەوانەیە بەم جۆرەی کە لێرە گەنجە توانێت ڕۆڵی خۆی بگێڕێت لەوێ نەیتوانی بن نەیانتوانی بێت ئەو ڕۆڵە بگێڕن. بۆیە شتی زۆر هەیە کە ئێمە لەگەڵ ئەو گەنجانە باسی بکەین کە پەیوەندی بە بنیادنان و پەروەردەکردنی ئەوانەوە هەیە. بەڵێ بەڕێز هەورامانی ئەگەر لە کۆتاییدا بپرسم کاتە حکوومەت هەرێم تا چەندە گرنگی بە سەقامگیری هەلیکار و دەرفەتی پێشکەوتن داواکە بەراورد بە شارەکانی دیکەی عێراقسا لە پێشکەوتنێکی زیاتردایە بۆی کە گەنجان بتوانن لە چوارچێ ئەو سەقامگیری هەرێمی کوردستاندا زیاتر خۆیان ببینەوە؟ وەکو پێم وتی لەسەر ئەرزی واقع ئەمە زۆر بە وازەحی دیار دەکا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێت گەنج بەشێک بێت لە هەموو ئەو پرۆژە بازرگانی و ئابووری و هەروەها ئەو پرۆژانەی کە لە مەجالی و بەرهێناندا لە هەرێمی کوردستان بەشێکی باش بوون لە دابینکردنی هەلیکار بۆ گەنجەکانمان و باوەڕی سەرۆک وەزیران ئەتوانێت ئەو گەرەنتیە بداتە گەنجان کە بەڕێزیان باوەڕی بەوە هەیە گەنج ئەتوانێت بەشێک بێت لە پلانەکانی حکوومەت لە ناو سیاسەتدا لە وەزارەتەکان و هەروەها لە شوێنە هەستیار و حساسەکان ئەو گەنجانەی کە کارامەن ئەتوانن ڕۆڵی خۆیان بگێڕن بێگومان دەرفەتیان پێدرێت و ڕۆڵیان بۆ دروستەکرێت بۆی کە بێنە پێشەوە بتوانن شتێک گۆڕانکاریەک دروست بکەن کە کاریگەری هەبێت لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و پرۆژەکانی حکوومەتیش لەم بوارەیە ناوەستن و خەڵکیش لەسەر ئەرزی واقع بینن کە حکوومەتی هەرێمی کوردستان جێگەدەستی دیارە و ئەم پرسیارە هاوڵاتیەکی دەرەوەی
هەرێمی کوردستان کە دێتە هەرێمی کوردستان و دۆخی ئێرە ئەبینێت باشتر ئەتوانێت باسی بکات لە ئێمە و ئەوانە بینین کە بەشێکی زۆریان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاتێک کە هەرێمی کوردستانە بینن بە جۆرێکی دیکە و جیاواز بە چاوێکی دیکە هەرێمی کوردستانە بینن کە بۆ ئەوان پێشبینی نەکراو بوو بەڵام کە دێنە ئێرە ئەم واقعی هەرێمی کوردستانە بینن بێگومان بۆ خۆیان پەیامە دەنە هاوزمانەکانی خۆیان کە لێرە شتێکی جیاوازتر هەیە لەگەڵ ناوچەکانی دیکە ئێرە. زۆر باش. بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەت یاریمی کوردستان سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.